لە دژی ڕێککەوتنی سیاسی لەسەر موچە و بێبەڵێنی هەردوو حکوومەتی هەرێم و بەغداد بە هەزاران مامۆستا و کارمەندی تەندروستی لە پارێزگای سلێمانی خۆپشاندانی بەرفراوانیان ئەنجامدا. مامۆستایان دەڵێن بەردەوام دەبن لە بایکۆتی وەڵەکانی خوێندن و ئامادەکاریش دەکەن بۆ ئەنجامدانی خۆپشاندانێکی بەرفراوان لە هەفتەی داهاتوودا. پشتیوانی هەڵوێستی خۆڕسکانەی مامۆستایان لە نەچوونەوە هۆڵەکانی خوێندن و تەواوی دەرەنجامەکانی هەڵوێستەکانمان لە ئەستۆی سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت و وەزارەتی پەروەردەدایە. بەڕاستی ئەم جارە ئامارەیەک بوو لە مامۆستایان و ساحە و سەرجەم فەرمانبەرانیان کرد. ئێمە بە هیچ جۆرێک بەم زوڵمە ڕازینی و قبوڵی ناکەین. کیت بەتاکید زۆر بێهیوان لێ ئەمانە هیچ شتێک نەماوە بە ڕوخاند لەدوایان ئەبێ بڕوخێن. ئەوەی ئەمان کردویانە هیچ کەسێک نەیکردووە لە هیچ قاموسێکان ناوی ناتووە لە هیچ مێژوویەکان دووبارە نەبووتەوە. پڕ عەبادی مابوو کلاویشان بۆ دووری. بەڵام زۆر بەداخەوە حەیدەر عەبادی چۆ ژێر کاریگەری ئەو دز و چەتانە. مامۆستایان و کارمەندانی تەندروستی ڕایدەگەێنن جارێکی دیکە دەسەڵاتی سیاسی کوردستان قوت و بژێوی ژیانی موچەخۆرانی کردە قوربانی مانەوەی خۆی. بەو پێی حەیدەر عەبادی لەو بەڵێنەی پاشگەز کردوێتەوە کە بڕیار بوو موچەی بێپاشەکەوت بۆ وەزارەتی پەروەردە و تەندروستی بنێرێت. هاوکات مامۆستایان ڕایدەگەێنن بە تەنها داوای موچەی خۆیان ناکەن بەڵکو دەبێت پێداچوونەوە بە موچەی هەموو موچەخۆرانی ڕاستەقینەی هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێت. لە ئێرەوە من دەڵێم ئیدارەی وڵات سیاست بە خەڵکی درۆزن ساختەچی دووڕوو ناکرێت. پێویستە خەڵکە ڕۆشنبیرەکان خەڵکە ئازاکان خەڵکە مەردەکان بێن بۆ وەرگرتنی ئیدارەی وڵات. ئەبێ هەر هەمومان دژیان بوەستین ئەوەی کە بێدەنگە لەم مەوزوعە تأكيد بوكو أو دزا أوشي بيضنق به هر شريكي دزا دهاتي ملته بو ملته نقبو بنا مالو عبادي بيت والله إما بردوام بين إما أم خباتك همانة تعمرو خباتك مدنيانو ريكو بيك بو بلام لموضوع أجر أواهي بروا إما خباتي خمانة قورينو بشوي كتير بردوام بين ئەندامێکی پەرلەمانیش ڕایدەگەێنێت حکوومەتی هەرێم لەگەڵ هاوڵاتیاندا ڕازگۆنیە دەنا دەتوانێت بە داهاتی ناوخۆ و فرۆشتنی نەوت موچەی فەرمانبەران بدات. هەروەها وتیشی لەگەڵ حەیدەر عەبادی لە گفتوگۆدان پێدەچێت عەبادی لەو بڕیارەی پاشگەز بێتەوە. لەگەڵ مەکتەبی عەبادی قسە کراوە پەیامی ڕسمی نێرداوە بۆ عەبادی ئەوان وتیانە ئێمە هیچ ڕەبتمان بەوە نییە ئێمە نەمانوتووە بە پاشەکەوت موچەکە دابەشکەن ئێمە وتمانە خۆتان داهاتی نەوتانەیە خۆتان داهاتی ناو خۆتان هەیە لەگەڵ ئەمدا پارێکە لە بەغداوە هاتووە ئەتوانێ مانگانە بە سیستەمی موچەی عێراقی موچەی فەرمانبەرانی پێدا بینکەی ئەوەی کە ئەم پارە نادا حکومەتەکەی پارتی وێچەتی. خۆپشاندان و بایکۆتی مامۆستایان لە کاتێکدایە وەرزی دووەمی خوێندن خەریکە کۆتایی دێت. با بڕوای مامۆستایانیش لە ئێستادا پرۆسەی خوێندن بە یەکجاری دووچاری شکست و فەوتانێکی حتمی بووەتەوە. لە بەرامبەریشدا وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم هیچ هەنگاوێکی بە ئاڕاستەی ڕزگارکردنی پەروەردە لەم دۆخە خراپەدا نەناوە. ئێستاشی لەگەڵدا بێت مامۆستایان سوورن لەسەر بەدەزێنانی مافەکانیان و بڕیاری کۆتاییان داوە و دەڵێن لە بایکۆت بەردەوام دەبن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.